کوڕە کاکە گیان بە قوربان تەعزیە نەبڕایەوە کورە و تازەی تۆ بۆچی تازێ ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ بەڵام بەسە کاکە ڕاستەکەی وەسا جەمال بەڵام وەڵڵا بەدەست من نییە کاکە کاکە ئەمیەت ئەوە ڕوا نازانم ئەم خەڵکە بووە کە کابرا سەری ڕۆشتۆ ماڵیشیە سێرکە با پێت بڵێم ئەگەر ئەمڕۆ نەیتە سەر ئیش قەسەم بۆ خۆیان دەرتەکەم بۆ خاتری خوا وەسا جەمال گیان من هەموو احتیمادەکەم لەسەر تۆیە ژیانی من تۆی بێبەڕێەوە کاکە شتی وان نییە قسەیەکە وتومە ئەمڕۆ نەیتە سەر ئیش دەرکراوی وەسا جەمال گیان من پارەی قەبرم لەلایە کوڕە قەرزیان پێکردوم بۆ برنج کوڕە ئەم خەڵکە قەرزیان پێکردوم بۆ خواردن یعنی من هەموو ئەمەلەکەم تۆی دەرم نەکەی بە قوربانە بم بەس پێڵاوەکەم ماوە لە پێکەم ویە دەوەرە کاکە دەوەرە دەباشە بە قوربانە بم وەسا جەمال وەڵڵا گلەی لە من مەکە خەڵکەکە وازم لێ نایەنێ کاکە گیان دەوەرە ئەوەنە ماڵێ دەی وەرە باشە بە قوربانە پێڵاوەکان لە پێکەم هەر بەڕاکردنیە دەی باشە چاوەڕێتم بە قوربانە بە خوا لەگەڵ خوا حافیزێ بێ ئەوە هاتم کوڕە نەعەلەیکە سەلام فەرموو کاکە ئەدی تازیێتان نییە کاکەنگۆ وەرە بابە تەعزیە تەواو بوو خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ سەبووریاو بە من کاکە منیش ئیشم هەیە کارم هەیە ئێوە هەفتەیە کە دەک لە ماڵەکەی منان کرۆ چگارە هەرتە کاک خۆت پیرەمەڕەکە نەمردێت تۆ برای نازارت مردە ئیوێ دوو هەفتە بەزە سەر مەزیشی دانیشی براکەی باوکم برای منە جەرگی من سوتاوە من تەواو خوا سەبووریامە چون بەلایش و کارمەوانەیە تەعزیە تەواو هەر هاتینە فاتحەش دەخینێ إيه باش فاتحة أخواني ضري رحم الله لمن عدا الفاتحة خواست أقول يا ولد يا أخوة بخير يا سيدي كاتينا تدور زمانه شي يعني تو لما ناخذ كرتش دردكي تكاكا تواب وتعزية كبراكم ولا براكم تعزية تواب وخاطر إخوة يا وبولا بركايا بس المال هذا كل بابا لا ترشي ساعة تو ساعة ماريا تو حقوي استادو عفتك دابلش بخلق ديتك انت كاكا اتو زين براش الناس دارت اي تو ازاينش زربيك الا منا او انا هاتي تو تعزيه بروجوش لوخوان بس خرزيتهم للايا داو تزورە ئەو زەویری وجدانی وەرە برات لەبیر کرد ئەو برا نازدارە لەبیر کرد بقربانه بمخواسه بوريا ومتواو انسان روجه دوان تعزيه ابي اوسع مردو استراحتك ابي داني شلم برا بلاقي شكاري خوي انا اخذتو شي امر روجه جاي بمشلانه ولي ترشي كبابي والله سامان براين هذا حق خوته بولي الصمد اللي نا مالطانا وبي ممنون مو حتى ماهم لبرشام ايوه همور جاتون بو تعزيه يا اخوه بخير نستفسر وسرچاو